سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروەها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەوێش بۆ پاراستنی نازنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکا. ئەو هەموو ئازار و ناڕەحەتیم بینی و چەشت خۆی گەورە فریام کەوت. لە هەمان کاتدا حەسقیلی کردە هاوکارم و هۆکارێکیش بۆ ئەوەی زیاتر بەغیرەتتر بم. دوای ئەوەی چووم تەماشای پێڵاوەکانم کرد، قسەکەی حەسقی لە ڕاست بوو. لە هەردوو تاکە پێڵاوەکانمدا دوو نووسینی جیاوازی تێدا بوو کە شێوەکەی لە نووسین و وێنە پێک هاتبوو. ئاوڕمدایەوە حەسقی لەسەر پلیکانی ماڵەکەمان دانیشتووە و تەماشام دەکات و پێدەکەنێ. ماکوان، من هیچ لەمە تێناگەم. ئەمە چییە حەسقیلی برام؟ حەسقیل، ئەوە سیحری مردووەکانە. ماکوان، واتە چۆن؟ حەسقیل، ئەوە سیحرێکی زۆر گەورەیە و مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی جادوبازەکانی فیرعەون. ماکوان، جا کەسیان نەدۆزیەوە من نەبێت تا سیحری لێ بکەن؟ حەسقیل، بۆ ماکوان تۆ خۆتت پێکەمە؟ ماکوان، بەڵێ زۆریش. حەسقیل، سوێند بە ئەڵڵا لە کەسی وا کراوە ئەوەندە سادەیە تەنانەت لە گەڕەکەکەی خۆشیان کەس نایناسێ. ماکوان، ئایا تۆ پێدوانیە دەستنە ناولاشی کەسی بێدینیشەوە؟ ئەی ئەو خۆ بە قورئان نایەتە دەرەوە، لەوانەیە هەر نەزانێ قورئان چییە. خەڵکانێک هەیە دەڵێن بە ئینجیل چارەسەر دەکرێت. بۆ ئەمە چی دەڵێ حەسقیلی برام؟ حەسقیل، ئەگەر هەموو زۆرەکانی جنۆکە بیانەوێ بسن ناولاشەی هەر کەسێک دەتوانن بسن، چونکە ئەوە خودای پەروەردگار ئەو هێزەی بە ئێمە بەخشیوە. ماکوان، واتە هەروە بە ئاسانی دەستنە ناولاشەی خەڵکیەوە؟ حەسقیل، بەڵێ، هەر یەکەمان دروستکراوی و خوداین و تایبەتمەندی جیاوازمان هەیە. بۆ نمونە ئێوە زیرەکن و توانای ئاوەدانکردنە و جێنشینکردن و بەندایەتی زیاترتان هەیە، بەڵام ئێمە توانای جێنشینکردن و ئاوەدانیمان نییە، بەڵام توانای فڕین و گەڕانی خێرا و ئاشکراکردنی هەندێک نهێنیمان هەیە. هۆکارەکەشی ئەوەیە کە ئێوە خاوەن لاشن و ئێمە خاوەن وزەین. هێزی بیرکردنەوەی ئێوە لە ئێمە بەهێزترە. ئێمە ئەوەی فێری دەبین لە بواری دین و بوارەکانی تری ژیان لە ئێوەی مرۆڤەوە فێر دەبین. چونیشمان بۆ ناولاشی ئێوە هەروەک ئەوەیە کە من بە ناو دیوارێکدا تێدەپەڕم، یان ناو ئاو یان هەر شتێکی تر. ڕوونە ئێستا ماکوانی برام؟ ماکوان، نەخێ ڕوون نییە. ئەگەر دەتوان بسنە ناولاشەی هەموو کەس، ئەی ئیتر ئەم هەموو هات و هاوارەتان لە چییە؟ سەسیلسی لە من دەوێت و بۆ ناسێتە ناولاشەم و ئەوەندە شەڕمان پێ نەفرۆشێ. حەسقیل، چونە ناولاشە ئاسانە. دەتوانین بەناو دەزوولەی خوێنتاندا بڕۆین و دەمارەکانتان بە کیلۆمەتر تێبپەڕێنین، بەڵام ئەمە نە ئازاری ئێوە دەدات و نەهیس. تەنها دەتوانین وەزوەسەتان بۆ دروست بکەین لە ڕێگەی ئەو کارەبایی کە لە ناو دڵەوە ئاڕاستەی مێشک دەکرێت. هەر ئەوەندەیە. ئەویش زیاتر لە کاتی تەرکیزکردنتان بۆ نوێژ یاخود ئافرەتی جوان. بیرکردنەوەی خۆتان زیاتر دەوەڕۆژێنن بۆ حەزە جنسیەکان و بەگشتی بۆ حەزەکانی خۆتان. ماکوان، ئەی ئەوە چییە دەستنە ناولاشەی خەڵک و قسە دەکەن لە زێی ئەو کەسە؟ حەسقیل، ماکوانگیان وەکو وتم ئەوە چونە ناولاشە نییە، بەڵکو بە هۆکاری لاوازی ئیمان و کەسایەتی ئەو کەسەیە. ماکوان،
واتە ئیتر ئەو تەحەکوم دەکا وەک کۆنتڕۆڵی تەلەڤیزیۆن. حەسقیلیش بە پێکردنەوە وتی بەڵێ وەک سوکانی ئۆتۆمبیلیش. ماکوان ئەی باشە من ئێستا چی بکەم؟ حەسقیل دەبێت سیحرەکە بەتاڵ بکەینەوە. ماکوان جا ئەوە ئاسانە، ئێستا بەتاڵی دەکەمەوە. عەلی یەمەنی خوا عەفوی بکا فێری کردوم. حەسقیل نامە ئەو زۆرە زادوانە نییە، بەشێکی تریشی ماوە کە دەبێ بەتاڵی بکەینەوە، ئەو بەشش لای ساحیرەکە ماوەتەوە. ماکوان زا من سوزانم ساحیرەکە کێیە؟ حەسقیل ئاسانە، هەموو ساحیرێک جنۆکەیەکی شەیتان یان عیفریتێک دەیگرێتە ئەستۆی خۆی و بە بۆنەکەیدا دەدۆزرێتەوە. ماکوان بۆ ئەم سیحرە چییە؟ ئەوەندە گرینگە؟ حەسقیل بۆ کەسێک نەیزانێ بە دڵنیاییەوە گرینگە. ماکوان ئەی بە قورئان بەتاڵ ناکرێتەوە؟ حەسقیل نەخێر، تەنها بە قورئان بەتاڵ ناکرێتەوە. ماکوانیش بە تووڕەییەوە چۆن وا دەڵێ قورئان کەلامی خودایە، قورئان هەمووی بەتاڵ دەکاتەوە. حەسقیل ماکوان گیان کاتێک سحر لە پێغەمبەری خوددا کرا درودی خودای لەسەر بێ، فریشتەکان چوون و بەشەکەی تری سحرەکەیان هێنا لە بیرێکی ئاودا دانرابوو. وایە یان نا؟ ماکوان بەڵێ وایە. حەسقیل ئەمە مانای ئەوە نییە کوفر بێ، بەڵکو ئەو حاڵەتە بۆیە بەسەر پێغەمبەر موحەممەد هات بۆ ئەوەی ئەگەر ئێمە شتێکی وامان بەسەر هات بە قورئان و سونەت خۆمان چارەسەر بکەین. ماکوان ڕاست دەکەی، من تووڕەبوونەکەم لە جێگای خۆیدا نەبوو. حەسقیل ئاساییە ماکوانی برام. ماکوان ڕۆحی منی حەزەگیان، بەس پێم بڵێ ئەم سحرە چییە و ناوی چییە؟ چۆن بەتاڵی بکەمەوە بۆ لە من کراوە؟ حەسقیل چەند سە ساڵێک لەمەوبەر پیاوێکی ساحیر ئەم سحرەی نووسیوەتەوە بە ناوی ئەلمەعازیف، دواتر کراوە بە زمانی لاتینی و زۆرێک لە ڕاهیب و قەشە مەسیحیەکان بەکاری دەهێنن. ئێستا شیعەکانی ئێران و فارسەکانیش کردویانە بە فارسی، هەروەها زەردەشتیەکانیش بەکاری دەهێنن. ئەو کەسەی سحرەکەی لە تۆ کردووە لە کەرکووکە. ماکوان واتە دەبێ بچم بۆ کەرکووک؟ حەسقیل بەڵێ دەبێ بڕۆی بۆ ئەوێ. ماکوان بەڕاستی ئیشەکە قورسە. حەسقیل دەشێ سەسیل و هاوکارەکانی بێنەوە بۆلات، بەڵام ئەو دیاری کە یەکەم جار پێم دایت هەڵی گرە و بالات بێ، ئەو کاتە ناتوانن بێنەوە ناو لاشت، تەنها دەتوانن بتبینن و بێنە لات. لە زیکر و ویرد و قورئان خوێندنیش بەردەوام بە تا سحرەکە بەتاڵ دەکەینەوە بە پشتیوانی خودای پەروەردگار. ماکوان باشە حەسقیلی برام، بەس ئەو دیاریە بە مەبەستی پاراستنی خۆم هەڵی گرم نابێتە شرک؟ حەسقیل نا ماکوانی برام، نابێتە شرک، چونکە تۆ پشتیوانیت بە خودای متعال. چۆن کەسێک ئەنفلۆنزا دەگرێ حەپێک دەخوایان لە کاتی سەر ئێشا دەرزیەک لە خۆی دەدا، ئایا دەرمان دەبێتە شرک؟ ماکوان نەخێر، ئەگەر وەک وەسیلە بەکار بێت ئاساییە. حەسقیل ئەو دیاری من داومە پێت لەو جۆرەیە کە هیچ ڤایرۆسێکی سحر و جنۆکەی سحر بازەکان نایان بەلای ئەو دیاری مندا و هەمیشە لێی دەترسن. ماکوان ئەی تۆی چۆن نەسووتان؟ مەگەر تۆ جنۆکە نیت حەسقیلی برام؟ حەسقیل من هەڵم نەگرتووە، بەڵکو لە کاتی خۆی من زانیاریم دایتێ وەک دیاریەک پێم وتی و پێشم وتی بۆچی باشە. عەلی یەمەنیش بۆی باس کردی بیرتە؟ ئەو کات هەمان پرسیارت کرد لە عەلی یەمەنی، ئەویش وەڵامی دایتەوە وتی ئەو زانیارانی ئەوان داویانە بە ئێمە دژی خۆیانە، بەڵام موسڵمانەکانی بۆ پاراستین، ئێمە ئەمان دەنێ بۆ ئەوەی دووربین لە خراپەی شەیتانە جنۆکەکان. ماکوان باشە برا خوددا پاداشتر بداتەوە، ئێستا ئێمە چی بکەین؟ کەوام و دەموچاوی حەسقیل تێک چوو نەما، وەک تەشویشی تەلەڤیزۆنی لێ هاتوو دیار نەما. منیش ترسام و ڕام کرد و دیارێکی ئەوم خستە گیرفانم، لە ترساندا دەرم هێنا و خستمە ناو دەسم و تون گوشیم. هەستم دەکرد کە سەسیل و حەسقیل لە شەڕدان. ئەوەن دەمزانی سەسیل دەرکەوت و وتی ماکوان کارێکت بەسەر دەهێنم لەم نەرویزەدا زیندان بکرێ و لە ژیانتدا بۆ کوردستان نەڕۆیتەوە. ماکوان چیت لە دەست دێ بیکە؟ لە دڵی خۆمدا وام دانابوو ڕەگەز نامەکەم دەبات و دەیشارێتەوە. مانگێک لەسەر ئەو ڕووداوانە تێپەڕی و بەردەوام بووم لە ژیانی ئاسایی خۆم، هیچ شتێک ڕووی نەدا. شەوێک لە کار گەڕامەوە، سەسیلم بینی لەسەر سوچی کۆڵانەکەمان وەستا بوو. منیش ئۆتۆمبیلم پێبوو، خێراییەکەیم زیاد کرد، ویستم لی بدەم و لە ناوی بدەم. کەسی ئەو هاتە ناو ئۆتۆمبیلەکەمەوە، منیش خەریک بوو دڵم بوەستێ. سەسیل
ئەمشە وعدەکەی خۆمدا بەمەسەر و ناهێڵم لەم وڵاتە دەرسی. ماکوانیش دەڵێ خێرا ئایەتل کورسیم خوێن و بەدەم زیکرەوە چوومە ماڵەوە، وەک ڕۆژانی ئاسایی دەست نوێژم گرت و نوێژم کرد و نانم خوارد. کاتژمێر 5:30 خولەکی بەیانی لە دەرگای ماڵمان درا. منیش وامزانی دراوسێکەمانە. کەسی بە دەنگی بەرزوتی بیکەرەوە ئێمە دەستگای هەواڵگیری نەرویجین، تا 5 سرکە دەژمێرین، ئەگەر نەیکەیتەوە دەرگاکە دەشکێنین. دوای ئەوەی دەرگاکەم کردەوە وتیان ئێمە مخابەراتی نەرویجین و بە فەرمانی حکوومەتی ئیتاڵی دەستگیرت دەکەین، چونکە تۆ لە دوای مەلاکرێکار کەسێکی سنترالی لە ڕێکخراوەکەی ئەودا واتا کەسی دووەمی لە ڕێکخراوەکەدا. گوایە ویستومە تەقینەوە لە وڵاتی ئیتالیا بکەم. لە بەردەمی دەرگاکەدا کەلەپسە کرام و بە پەلەچەند کەسێک چوونە ژوورەوە. تەنها مەجای ئەویاندا کە خۆم بگۆڕم و سواری ئۆتۆمبیلە کرام بە کەلەپسە کراوی. منیش لەنا ئۆتۆمبیلەکە دەستم کرد بە نوێژی بەیانی، وتم کارەکەم ئاگادار بکەنەوە کە من لەگەڵ ئێوەدام. ئەوانش وتیان باشە. دوای یەک کاتژمێر چوونە ناو فەرمانگەی بنکەی پۆلیس لە ئۆسلۆ، بردمیانە ژوورێک و ڕاستەوخۆ زیندانی کرام. زیندانەکە 2 مەتر بە 2 بوو. دوای ماوەیەک دەرگیان لێکردمەوە و بردمیان بۆ پشکنینی DNA. دوای تاوابوون گەڕامەوە بۆ زیندانە تاکە کەسێکە. ژوورەکە تەنها سەکۆیەک و دۆشەگێکی لە چرم دروستکراوی پیسی تێدا بوو. دوای ئەوە وتیان خۆت ئامادە بکە بۆ لێکۆڵینەوە. لەوێش ئەم پرسیارە سەخیفانم لێکرا: ساڵی 99 چۆن هاتووی بۆ نەرویج؟ منیش وەڵامم دایەوە: ناوی خۆت و خێزانت و ماڵ و منداڵەکەت و کارت چییە؟ دیسان وەڵامم دایەوە: ئایا ڕێگەمان پێ دەدەی بچینە ناو تەلەفۆن و پاڵتاک و فەیسبوک و ئیمێل و شتە تایبەتەکانت؟ وەڵامم دانەوە وتم بۆ هەموو شتێک ئازادن. پرسیان پەیوەندی لەگەڵ مەلاکرێکار چی بووە؟ ماکوان: لەگەڵ جەنابیان پەیوەندیەکی تونند و تۆڵ و ئیسلامیانە و برایەنەم هەبوو. زیاتر من بۆ کاری ڕۆژنامەنووسی و ئاینی سوودم لەو پیاوە وەرگرتووە. پرسیان ئایا تۆ لە ڕێکخراوەکەیدا بوونت هەبووە بە ناوی ڕەوتی شاخ؟ بەڕاشکاوانە ئەوەندەی من مامۆستام ناسیوە خاوەنی هیچ ڕێکخراویان دەستە و گروپێک نەبووە. ماوەی چەند ساڵێک من لەو پیاوە دوور کەوتمەوە بە هەندێک هۆکاری تایبەتی. ئەیتر نازام لەو ماوەیەدا هیچ ڕێکخراوێکی دروست کرده بێت یاخودنا. ئەوەش مەحاڵە چونکە هەر لە زیندان بووە. پرسیان ئایا تۆ لە نەرویجدا شەرعیەت و خەلافەت دادەمەزرێنی؟ ماکوان: نەرویج وڵاتی موسڵمانان نییە، تامە شەریعەت و خەلافەتی تیا دروست بکەم. ئەوە خەڵکی وڵات هەڵی دەبژێرن، نەک من. هەندێک پرسیاری تریان کرد دەربارەی ئەوەی چەند کتێبم نووسیوە و بازەچی دەکەن و کتێبەکان ناویان چییە. هەروەها ڕێکخراوەکەی خۆم بە ناوی بزاف، کارمانسیە و گۆڤاری بزاف و هەتا دوایی هەموو لێکۆڵینەوەکەی من 2 لاپەڕەی پڕ نەکردەوە و بەکوی گشتی کاتژمێرێک لێکۆڵینەوەم لەگەڵدا کراوە. دواتر هێنامیانەوە بۆ زیندان و هەموو ئەو چەند هەفتەیە لە زیندان بووم و ئەمە لێکۆڵینەوەکەم بوو. ئیتر لە دوای ئەم لێکۆڵینەوەیە کەس لە منی نەپرسیەوە و نزیکەی 30 شەو لە زیندانی تاکە کەسی بووم و کەس بووی نەبوو قسەم لەگەڵدا بکایان بمبینێ، تەنها 2 جار نەبێ. جارێکیان خێزانم بینی کە مخابەراتیش لەگەڵماندا دانیشت بۆ ماوەی کاتژمێرێک بینیومە و جارێکیش منداڵەکانم بۆ ماوەی 1 کاتژمێر. بە هەمان شێوە مخابەرات لەگەڵماندا دانیشتووە. بۆ خۆشی فیکڵان کۆم دەکرد لەگەڵ 2 کچەکەمدا. هیچ یەکێک لە وەرگێڕەکان نەیانتوانی فیکڵان کۆ بکەنە نەرویجی. دوای ئەو ماوەیە بەردەوام لێکۆڵینەوەم لەگەڵدا کرا. مەبەسم لێکۆڵینەوەی گفتوگۆ نییە بەتەنها، بەڵکو لێکۆڵینەوەی پزیشکی و هەندێک ڕۆتیناتی تر. هەر خۆشیان پارێزەرێکیان بۆ دۆزیمەوە. خۆشیەکەی لەوەدا بوو لە کاتی لێکۆڵینەوەی مخابەراتی نەرویجی پارێزەرەکەم خەوی لێکەوتە بوو. لە بەرچاوی لێکۆڵەرەکەی مخابەرات لە خەو هەڵمسان. وتم تۆ پارێزەری منیت، ئاگاد لێم بێ. وتی باشە، بەڵام ژوورەکە گەرمە با پشوویەک وەرگرین. لە دوای خەوتن چوو بۆ پشوو وەرگرتن. ئەو شەوە لە زیندانی ئۆسلۆ لە ژوورێکی تاکە کەسی زیندانی کرا. بەیانی ڕۆژی دواتر کاتژمێر 11 بردیانم بۆ زیندانی دادگایی لە ئۆسلۆ. تا ئەو ساتە وەختەش نەمدەزانی بۆسی گیراوم، بەڵام قسەکەی سەسیلم بیر بوو. هەروەها دەمزانی پەنی ئەوانە. بە هەر حاڵ پارێزەری مخابەرات دەستی کرد بە گفتوگۆ لەسەر من. لە دڵی خۆمدا دەموت خوایە من چیم کردبێت و چیم ڕوبەڕوو بکرێتەوە. لە دوای ئەوەی پارێزەرەکەی مخابەرات دەستی کرد بە قسەکردن، وتی ئێمە تەنها گومانمان هەیە لەسەر ماکوان کەریم، لەسەر گومانی حکوومەتی ئیتالیا
دەبێ ماکوان تەسلیم بە ئیتالیا بکرێ. ماکوان هەوڵی دا و پیلانی گێڕاوە بۆ کاری تیرۆر لە ئیتالیادا، وەیە داوا دەکەین تەسلیم بە ئیتالیا بکرێ. پاشان حاکمەکە منی بان کرد و وتی خۆت بناسێنە و ئەو تۆمەتانەی لەسەر تۆیە چی لەبارەیانەوە دەڵێ و ئەوە متەرجمیشمان بۆ دەگرتووە. ماکوان: جەنابی حاکم، من نەرویزیم، پێویستیم بە متەرجم نییە. ناوی خۆم و زانیاری تەواومدا و وتم ئەو تۆمەتانە هەمووی قسەی بێمانایە و فڕی بەڕاستیەوە نییە. حاکم: کەواتە تۆ نەرویزیت؟ ماکوان: بەڵێ. ئیتر لەوێەوە وەزعەکە گۆڕا لە 0 بۆ 100 پلەی سەدی. پرسیار کرا لەسەر من کە ئایا لە ماوەی 17 ساڵی ژیانیدا لە نەرویز هیچ کێشی هەبووە لەگەڵ پۆلیس و مخابەرات یاخود نا؟ وەڵام درایەوە کە من لە وڵاتی نەرویزدا هیچ کێشەیەکم نییە و هیچ کات ڕوبەڕووی پۆلیس و دادگا نەکراومەتەوە. حاکم: نەرویزی هەرگیز ڕادەستی وڵاتێکی تر ناکرێت. ئەگەر بەڵگەتان هەیە لەسەری فەرمون لێرە لێکۆڵینەوەی لەگەڵدا بکەن یاخود بەڵگەکانتان بخەنە ڕوو. پارێزەری مخابەرات: تا ئێستا هیچ بەڵگەیەکمان بەدەست نەگەیشتووە لەسەر ماکوان، بەڵام بەڵگە هەیە و ئیتاڵیەکان بەڵێنیان داوە بۆمان بنێرن. لە دڵی خۆم داوتم دیارە ئیمەیل و فاکس و بەریدە ئەلکترۆنیەکان بەکار نایە لە کاری مخابەراتدا، یان سەسیل بۆی کۆ نەکراوەتەوە. بە هەر حاڵ هیچ بەڵگەیەک نەبوو لەسەر من کە تۆمەتەکانیان پشت ڕاست بکاتەوە. پارێزەرەکەشم هەڵسا دەستی کرد بە قسەکردن. من پێم وابوو هیچ نازانێت، بەڵام هەڵسا و ئەوەندەی قسەی جوانی کرد خەوەکەی لە بەرچاومدا سڕیەوە. پارێزەرەکەم: ئەمانە هیچ بەڵگەیەکیان لەسەر ماکوان نییە و پاشان ماکوان خاوەنی کارە و خاوەنی 2 منداڵە. ئەگەر بیهێڵنەوە کارەکەی لە دەست دەدا و پاشانیش هیچ بەڵگەیەکی کۆنکرێتی نییە تا فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرسێ. پارێزەرەکەی مخابەرات: بە یاسای 17 و 18 ئێمە دەمانەوێ ماکوان دەستگیر بکرێ، چونکە ماکوان کەسێکی سنتراڵە و ئەگەر بچێتە دەرەوە هەموو بەڵگەکان دەشێوێنێت. بەم شێوەیە داوای 3 هەفتەی زیندانی کردنی منیان لە حاکم کرد. پارێزەرەکەم: من هیچ بیانوویەک نابینم بۆ دەستگیرکردنی ماکوان. حاکم: پاش کەمێکی تر بڕیار دەردەکەم. من دیسانەوە کەلەپسە کرام و سواری ئۆتۆمبیلی پۆلیس کرام. لە دوای کاژمێرێک گەیشتمە زیندانێک بە ناوی ئۆلەشمو. هیچم نەدەزانی. دیسانەوە بۆ زیندانی تاکە کەسی بردمیان و نازانم حاکمش چی وتووە. ژووری ئەم زیندانە نوێیە 3 مەتر بە 2 مەتر بوو. هەروەها مێز و کورسی و تیڤیەکی تێدا بوو. بۆ ئەوی بزانم حکومەکەم چییە تیڤیم کردەوە و تەماشام کرد باسی من دەکات و دەڵێ ئەو کەسێک کە تەمەنی 38 ساڵ و خاوەنی 2 منداڵە 2 هەفتە زیندانی بۆ بڕایەوە، لەگەڵیدا کۆنتڕۆڵ و هیچ کەس بووی نییە سەردانی بکە و هەموو شتێکی لە ژێر کۆنتڕۆڵدا دەبێت. بە هەر حاڵ هیچ سارم نەما و خەمدای گرتم و لەو کاتەدا قورگم پڕ بوو لە گریان، نەک بۆ خۆم بەڵکو بۆ ئەوانەی کە زیندانن بە ناحەق و ئەوانەی کە خاوەنی منداڵن. شەوان و ڕۆژانی ناو زیندانم چۆن دەبردە سەر لە زیندانی تاکە کەسی. چاوە ڕێبووم تاوەکو 2 هەفتەکە تەواو بوو. پاشان خۆم ئامادەکرد بۆ ئەوەی بسمەوە بۆ دادگا تا بزانم لە دوای ئەم 2 هەفتەیەوە لە ئیتالیاوە بەڵگەکان دەنێرن یاخودنا. هیچ کام لە سەسیل و حەسقیلیش دیار نەبوو. لێرەش سیرۆکەکە ڕادەگرین. هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و هەگەر هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوددا بن.